خۆشەویستانم ئەو کاتتان شاد. کۆماری ئیسلامی ئێران ئەو وڵاتەی گەورەترین مشتومڕی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ناوەتەوە. بەرنامە ناوچەکەی لەلایەک، مەسلەی پێشێرکاری مافەکانی مرۆڤ لەلایەک، هەروەها گوێنەدان بە هەموو داوا نێونەتەوەییەکان. لەگەڵ هەموو هەر ئەمانەشدا مەسلەی دەستێوەردان لە عێراق، لە لوبنان، لە سووریاشدا. بۆ بڕێک تیشەخستنە سەر کۆماری ئیسلامی ئێران و ڕەوشی سیاسی ئەم وڵاتە و هەروەها ڕوانینی پێکهاتەکان لە ناو ئێراندا بەرامبەر بە سیستمی سیاسی کۆماری ئیسلامی ئێران، لەم بەرنامە تایبەتەدا میوانداری بەڕێز عەبدوڵای موهتەدی، سکرتێری گشتی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران دەکەین. کاک عەبدوڵا، زۆر سپاسی ئامادەبوونت دەکەین. زۆر سپاس بۆ تۆ کاک بەڵێن، ڕێز و سڵاویشم هەیە بۆ هەموو بینەرانتان. سپاس دەکەین. کاک عەبدوڵا، ئێران پشت بە چی ئەم هەموو مشتومڕەی ناوەتەوە لە جیهاندا؟ بە پارەی نەوت، بە سوپای پاسداران، بە دام و دەستگای داپڵۆسێنەر. بۆ وڵاتێکی گەورەیە 1,600,000 کیلومتری چوارگۆشەیە. بەوانەیە بەڕاستی ئەوە نییە بڵێ پشتیوانیەکی دەرەکی و نێونەتەوەی گەورەی هەیە، نیەتی لە هەمیشە زیاتر دابراوە. سووریە و حیزبوڵای لوبنانی لێبەدەر کە حماسیشی تا ڕادێکی زۆر بەدەستەوە نەماوە، کەسی دیکەی بەدەستەوە نەماوە لە ناوچەکە. دنیای لەگەڵ خۆی کردوتە دوژمن، دنیای ڕۆژاوە، دنیای بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیای عەرەب. ئەوە لەگەڵ تورکیەش نێوانیان تێک چووە، لەگەڵ میلەتەکەی خۆی پێش هەموو کەس و زیاتر لە هەموو کەس توش کێشەیە. من پێم وایە بە پارەی نەوت و بە دەسەڵاتی عەسکەری سوپای پاسدارە. ئەی ڕووسیا لەم هاوکێشەیەدا کە جەنابە ئاماژە پێ کرد؟ بەڵێ ڕاستە، رووسیا بەشی ئەوەندەی پێخۆشە کە ئەو دژی ئەمریکا بێ و قبولکەر نەبێ و ئەو جێرە و کێشەی پێخۆشە. بەڵام من لەو بڕوادانیم رووسیەش پێخۆش بێ ئێران ئەتۆمی بێ، لە لای سنووری خۆی وڵاتێکی ئەتۆمی بێتە ئاراوە، چەکی ئەتۆمی بێ. ئەمڕۆ بەدەست ئاخوندەوەی چ زانست بینە ناکەوێتە دەست هاوپەیمانێکی ئەمریکا و ڕۆژاوە. بەگشتی من پێم خۆشە، پێم وایە نە تورکیە نە رووسیا ڕاستە لە کێشەکاندا پارسەنجیەکیان هێشتۆتەوە بۆ ئێران. رووسیەش و چینیش، چین بە تەواوی بە دوای بەرژەوەندی بازرگانی خۆیەوەیەتی. رووسیەش پێم وایە هەندێک شتی استراتێژیک وای لێ کردووە لەبەر بەرژەوەندی خۆی ئێرانی ڕاگرتووە. ئەوانە هاوپەیمانێکی تاسەر نین. هەموو بڕیارنامەکانی ئەنجومەنی ئاسایش نیشان دەدا هەموو جارێک رووسیە و چین بۆڵەبۆڵێکی زۆریان کردووە، کتویانە نایکەین، عاقیبەت ئیمتیازێکیان لە ڕۆژاوا وەرگرت و کردوشیانە و بەسەر ئێرانیشیاندا سەپاندوو. کاک عەبدوڵا، ئەماژە بەوە دەکەی کە لەگەڵ تورکیادا ناکۆچیان هەیە، بەڵام لە هەمان کاتیشدا ناتوانین نکوڵی لەوە بکەین کە خاڵی هاوبەش لە نێوان تاران و ئەنکەرەشدا هەیە. کامیان زیاتر زاڵە؟ ناکۆچیەکان لە ڕووی بەرژەوەندیەکانی تورکیا و ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، یا ئەو خاڵە هاوبەشانەی کە بەیەکیانەوە دەبەستێتەوە؟ بە درێژایی مێژوو بەرژەوەندی هاوبەش زاڵ بووە. چ دەورەی کۆنتر چەندەها پێش ئێستا ئەو زمانەی کەمالیستەکان لە تورکیە لە سەرکار بوون و لە ئێرانی ڕژیمی پاشایەتی پەهلەوی هەبوو. بەڵام وردە وردە هەر هاتووە و بەرژەوەندەکان کەمتر و تەسکتر بوونەوە و خاڵی ناکۆچی زیادی کردووە. ئەمە زۆر دوور درێژە، بەڵام بەگشتی ئێستا پێم وایە ئەم ساڵانەی ڕابردوو، بە تایبەت ئەم مانگانی ڕابردوو، کێشە و ناکۆچی نێوان تورکیە و ئێران من بە بەهێزتری دەبینم لە خاڵی پێکهاتنیان، و پێشم وایە ئێران و تورکیە بەرەو جیاوازی زۆرتر هەنگاو دەنێن لەگەڵ یەکتری. چۆم و ڕۆژی دووشەمە ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێران بڕیاری لەوەدا کە کۆبوونەوەی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ 5 ئەندامە هەمیشەییەکەی ئەنجومەنی ئاسایش و هەروەها ئەڵمانیاشدا لە ئەستەمبوڵی تورکیا بکرێ. ئەوە پاشەکشەیەکە بۆ ئێران، چونکە کۆماری ئیسلامی ئێران بەدوای ئەوەی کە ئەردۆغان لە کۆریای باشوورەوە یەکسەر هەڵفڕی هاتە تاران نیشتەوە، پەیامی ئۆبامای هێنا و شەخصی ئایەتوڵای خامنەیی بینی و خۆ دیارە هەموو شتێک نەدرکاوە و باز نەکراوە، بەڵام لەوەندەی کە درکاوە دەردەکەوێت قسەشیان لێک هەڵبەزیوەتەوە لەسەر مەسەلەی سووریا. بە دوای ئەوە ئێران ڕایگەیاند کە حازر نییە، ئامادە نییە لە ئەستەمبول کۆبوونەوە بکە. تورکیا
و زۆر کەسی ناڵم خامنە ئی ئەحمەدی نەژاد بەڵام زۆر کەس لەوانە سەرۆکی پارلمانی ئێرانی مەجلیسی ئێرانی هێرشیان کردە سەر تورکیا وتیان نەخشەی ئیسرائیل و ئەمریکا پیادە دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە ناچینە ئەوێ کۆبوونەوە بکەین دمەشق و بەغدایان پێشنیار کرد بەڵام دوای ماوەیەک عاقیبەت مەجبور بوون بچنە تورکیا و ڕزایەتیان داوە بۆ بچنە ئەستەمبول منەوە بە یەکەم پاشەکشەی ئێران دەبینم لەناو کۆمەلگای نێونەتەوەیە ینی زۆر جەخت لەوە دەکرێتەوە کە پێویستە ڕژێمی سووریا بگۆڕێت کۆماری ئیسلامی ئێران بە پێچەوانەی هەموو کۆمەلگای نێونەتەوەیەوە داکۆچی لە دیمەشق دەکا بێ لەوەش وەکو هەندێک لەسەر چاوەکانی هەواڵ ئاماژەی پێ دەکەن پاسدارانیشی نردووە بۆ بەرگریکردن لە ڕژێمی بەشار ئەسەد ئێران دەتوانێت چی بۆ بەشار بکە زۆری بۆ کردووە ئێران پتر لە 30 ساڵە نەوت بە نرخی زۆر هەرزان و زۆر جاریش بە خۆڕایی دەدا بە سووریا ئێران لەم کێشەی کە لە یەک ساڵی ڕابردوو سەری هەڵدا لە سووریە و شەپۆلێکی گەورەی ئاعتراز و خەباتی سیاسی هاتە ئاراوە لەوەدا زۆر یارمەتی سووریەی کردووە یەکەم لە بواری کۆنتڕۆلی ئینتەرنێتی بزوتنەوە جەماوەریەکان ئێرانی دەستێکی باڵیان هەیە جەماعەتی ڕژیمی ئێران دەستێکی باڵیان هەیە لەوەدا و خۆشیان بە شێوەیەکی کاریگەر لە ئێران بەدژی بزوتنەوەی سەوز خستیانە کار و تەجربەی زۆریان وەرگرتووە لەمانەیاندا لە تەجربەی تەکنیکی خۆیان لە بواری کۆنتڕۆلی بزوتنەوە جەماوەریەکان لە ڕێگای ئینتەرنێت و کۆمیونیکیشنەوە لە ڕێگای سوپای پاسدارانەوە لە ڕێگای چەک و تەقەمەنیەوە و کەسانی زۆر باڵای خۆیان نردۆ بۆ سووریە ئەو جۆرەی کە ڕۆژنامەکان دەڵێن کە گۆیان لەوێ لە هاوبەشی و هاوکاریان لەگەڵ کردوون و خامنەی لە ئاخرین قسەکانی لەگەڵ ئەردۆغان زۆر بە سەراحەت پێی کردووە ئێمە لەسەر سووریە دەکەینەوە و ئەوانەی دەڵێن سووریە دەبێت بڕوا هەموو نەخشەی ئەمریکا و ئیسرائیل ئەمەی تا ئێستا باسمان کرد ئێران لەسەر ئاستی نێونەتەوەیی با بڕێک قسەش لەسەر ناوخۆی ئێران بکەین قەیرانێکی سیاسی لە ناو خودی ڕژێمی ئێراندا هەیە تەنانەت لە ناو بەرەی کۆنەپارێزی ئێرانیشدا کە ئێستا فەرمانڕەوای کۆماری ئیسلامین کە لێنی نێوان خەڵک و دەسەڵاتی سیاسیش لە ئێراندا ڕۆژ بە ڕۆژ فراوانتر دەبێت بەڕای جەنابەت فراوانبوونی ئەو کلێنە لە کارەکانی ئۆپۆزیسیۆنی سەوزەوەیە یاخود هەر تەنها ئەوەیە کە ناڕەزاییەکان بەرامبەر بە ڕەفتارەکانی کۆماری ئیسلامی ئێران پەرەیسەندووە ئێران چەند گرفتی گەورەی هەیە یەک لەو گرفتانە ڕنگ بێ کاریگەر لە درێژخایەندا لە هەمووان کاریگەرتر گرفتی ئابووریە ئێران بە شێوەیەکی زۆر بربڵاو ئێستا بوون و مانەوەی ئابووری ئێران و ژیانی خەڵکو و پێداویستیەکانی بەستراوەتەوە بە هاوردەکردنی جنس و کاڵا لە خواردەمەنیەوە تا تێکنۆلۆژی لە چین و هەندێک وڵاتانی ترەوە ئەوەی پیشەسازی و سەنعەت بێ لە ئێران تا ڕادێکی زۆر بنەماکەی هەڵتەکاوە ئێران بە تایبەتی بە سەنعەت و پیشەسازی نەوتەوە ماوەتەوە 40-50 ساڵە نەوتی ئێرانی پێویستی بە تەکنۆلۆژی نوێ بە نۆژەنکردنەوە و بە سەرمایه‌گوزاری زۆر گەورەی 10 میلیارد دۆلاری هەیە نەیتوانیوە بیکە ئەگەر ئاماری ڕێکخراوی ئەنێرژی جیهانی ببینی کە لەسەر نەوت و ئەوانە ئیش دەکا بە گوێرەی ئامارەکانی ئەوان هەموو ساڵێک و هەموو مانگێک میزانێک کە نەوتی ئێران هەڵی دێنجێ و چ ئەوەی هەناردەی دەکا بۆ دەرەوە ڕوو لە کەمبوونە یعنی تەنانەت گە هیچ شتێکی تریژ ڕوونەدا لەوانەیە چەند ساڵی دیکە ئێران هەر نەوتیشی نەبێ بیفرۆشێ بە دنیادا یان یەکێ وا لە جەنابەت تێبگەم کە پێم بڵێ ئەو سزانوێ ئابوووریانەی کە یەکێتی ئەوروپا سەپاندوێتێ سەر پیشەسازی نەود لە ئێراندا سزاکانی سەربانکی نێوەندی ئێران و هەروەها سزاکانی تر کە لەم ماوەی ڕابردوودا سەرۆکە ئۆباما لێرە لە ئەمریکا پەسەندی کردن ئەمانە ئەوەندەی تر ڕەوشەکەی ئێران بەرەو خراپترە بە قەت ئەوەندە کاریگەریان زۆر نەبووە ئەوەی کە سزای ئابووری لەسەر تەکنۆلۆژی نەوت و
لەسەر سەرمایە گوزاری استراتیژیک بووە ئەوە 30 ساڵە هەیە بەڵام ئەم سزا ئابوووریە تایبەتیانە لەسەر نەوت لەسەر بانکی ناوەندی و لەسەر شتەکانی تری ئێران بەڕاستی کاریگەری خۆی دەست پێ کردووە و بە گوێرەی ئەوەی پسپۆران دەڵێن 18 مانگ ساڵێک تا 18 مانگی ساڵنیۆکی دیکەی دەوێ کە کاریگەری تەواوی خۆی دانێ هەر ئێستا گرانی و هەڵاوسانێکی دراوی یەکجار زۆر لە ئێران هەیە بە گوێرەی ئامارەکانی بانکی مرکزی شتێکە لە نێوان 20 تا 30 لە سەدداکە ئەوە یەکجار زۆرە بۆیە ئەم سزا ئابوووریانە کاریگەری زۆریان هەیە ئەم کێشەی ئابووری لە ئێران کێشەیەکی زۆر گەورەیە و درەنگ یازوو هەر ڕژیمێک بێ پشتی لە عەرز دەدرێ ئەگەر بێت تۆی بۆ چارەسەر نەکرێت کاریگەری ئەو سزایانە دەگاتە ئەو ڕادەیە کە کۆماری ئیسلامی ئێران لە بەرنامە ناوچەکەی پاشگەز بێتەوە پێشببینی ئەوە هاسان نییە بۆچی لەلایەکەوە هەموو ئەم دەزانین هەموو کەسیش دەڵێ ئاخوندەکان زۆر زیرەکن بۆمانەوەی خۆیان لە سەرکار هەموو کارێک دەکەن ئامادەی هەموو سازشێکن و هەندێک قسەی سازشکارانش دەبیسترێ ئەم دووسێ هەفتەی ڕابردوو چێ دەڵێ ئەوان سازشێک ناکەن لەگەڵ دنیای ڕۆژاوا و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئایئی ئەوانە بەڵکو دەست لەو بەرنامە ئەتۆمیان هەڵبگرن سزا ئابوووریەکانیان لەسەر لا بچێت بەڵام لەلایەکی دیکەەوە و سازشە هاسان نیە یەکەم شخصی خامنەئی بارەها باسی کردووە ئەو دەڵێ پەروەندەی بە بڵێن دۆسی ئەتۆمی لە کۆڵمان نابنەوە بێت و دەست لە ئەتۆم هەڵگرین دوایە مافی مرۆڤ دێن دوایە دەڵێن داوای لە ناوچوونی ئیسرائیل مەکەن دوایە دەڵێن دەخالە لە عێراق و چی مەکەن دەڵێن لە کۆڵمان نابنەوە فایدەی نیە ئەمە قۆناغی یەکەمە ئەگەر وابێ هەر نەیکەین یعنی تۆ ئەم دەنگانە زۆر دەبیستی لە ئێران بۆیە ناڵم غەیری ممکنە بەڵام زەحمەتە ئەو سازشە زۆر قورسە ئەو سازشە بۆیان ئەگەر بیکەن زۆر لە ناوخۆدا تووشی جۆرێک داڕوخان و جۆرێک بێهیوای و بێ ئەمەلی دەبن من بە هاسانی نبینم بەڵام دیسانیش دەبێت چاوەڕێبین بزین چ دەبێت ئۆپۆزیسیۆنی ناوخۆی ئێران ئەوەی کە بە ئۆپۆزیسیۆنی سەوز ناسراوە چەند توانیوێتی سوود لەم دەرفەتانە وەربگرێت سەوز بزوتنەوەیەک بوو لە سەردەمێکدا سەری هەڵدا کاریگەری یەکجار زۆری بوو سەرڕای هەموو کەم و کووریەکانیشی بەڵام وەکو بزوتنەوەیەک نیشتۆتەوە و دامرکاوە ئەمە قۆناغێک بوو لە بزوتنەوەی دموکراسی خوازی ئێران بەگشتی ئەو قۆناغە ناوی بزوتنەوەی سەوز بوو چێ دەڵام جارە سەری هەڵداوە ناوی حتمما ئەوە دەبێت پێشببینیەکەی هاسان نییە بەڵام ئەوەندە دەکرێت بڵێ کە زۆر کەس لەو بڕوایەدایە کە ئەم سزا ئابوووریانە ئەم جارە نەک هەرچینی ناوەنجی بەڵکو جەماوەری هەرە فراوانی هەژار و کەمداهات و ئەوانش دەچێشێتە مەیدانی ئاعترازێکی گەورەی جەماوەری لە ئێران ئایا وا دەبێ یان نا ئەوە جارێ ڕوون نییە بەڵام بە هەر حاڵ بێگومان گەروی ئێران خەریکە دەگوشرێ لەلایەن کۆمەڵگەی نێونەتەوەیەوە بەو سزا ئابوووریانە دەی ئەمە یەک دووهەم لە ناوخۆ ناڕەزایەتیەکی پەنگ خواردووی یەکجار زۆر هەیە کە بەس بە زەبر و زەنگ وەستاوەتەوە لەوانەیە وەکو بورکانێک سەر هەڵدا کەی کەس نازانێ وە سێهەمیش ئەوەیە نێوانی ئێران لەگەڵ هەموو دەوروبەری خۆی و هەموو دنیا ڕوو لە تێکچوونە بۆ نمونە خۆ ئەمریکای لاتین ناتوانێت هیچ بک بۆ ئێران بەڵام تەنانەت لە ئەمریکای لاتین پاشەکشەی پێکراوە لە ئەفریقا پاشەکشەی پێکراوە عەرەب و ئیسرائیل لەسەر هیچ شتێک کۆگنین لەسەر لەسەر کەیسی ئێران نەبێ لەگەڵ یەکتری تورکیا ئەوە لی زیابۆتەوە سووریە خەریکە دەڕوخێ حەماس بە ئاشکرا ڕایگەیاندوتی ئەگەر شەری ئیسرائیل و ئێران بێ من بێلایەنم لەسەری ناکەمەوە بۆیە من دەڵم ئەمە وەزعی نەونەتەوەیەکەی ئەمە ئابوووریەکەی ئەوەش وەزعی سیاسی ناوخۆی بەڵام چێ دەزانێت کەی سەر هەڵدەدا ئەوە ڕوون نییە بەڕاست کاک عەبدوڵڵا ئێمە ئەزمموی سەپاندنی سزا ئابوووریەکانمان هەیە بەسەر عێراقدا لە پاش یەکەم شەڕی کەنداوەوە سزا سەپێنرایە سەر عێراق بەڵام هیچ گۆڕانێکی بە دوای خۆی دانەیەنا بێلەوەی وەکو زۆر لە چاودێر ئاماژەی پێ دەکەن مەینەتیەکانی گەلی عێراقی زیاد کرد ڕاست پرسیارەکەم لە جەنابەت ئەوەیە
ئۆپۆزیسیۆنی دەرەوە دەتوانێت چی بکە بۆ مەسلەی یەکلاییکردنەوەی ئەو هەموو کێشە و گرفتانەی لەناو کۆماری ئیسلامی ئێراندا هەیە. بەڵێ لە عێراق وابوو ئەو سزا ئابوووریانە بەڕاستیش مەینەتەکەی لە ئێرانیش بۆ خەڵک دەبێت بۆ جەماوەری خەڵک دەبێت گومان لەوەدانە. بەڵام ئایا وەکو عێراق دەبێتە هۆی ئەوەی خەڵک مەینەتی بین و ژیانی ئابوووریان تووشی کۆڵەواری بەبێەوەی هیچ بزوتنەوەیەکیش سەر هەڵدا لە عێراق بزوتنەوەیەک سەری هەڵنەدا یاخود ئەمە دەبێتە هۆی دەربڕینی ناڕزایەتی گەورە و خەڵک دەچن بەرەوکی ڕژیم دەگرن بە بڕوای من هەردوو ئەگەر هەیە فەرقی ئێران و عێراق ئەوەیە عێراق کوردی لێ بەدەر ئۆپۆزیسیۆنێکی ئەوتۆی نەبوو کۆمەڵگەیەکی مەدەنی نەبوو خاوەنی ئەترازێک نەبوو بڵێ ساڵێک پێشەوە 2 ساڵ پێشەوە 10 ساڵ پێش ئەوە خەباتی سیاسی لە ئارادایە لە ژێر چەکمەی ڕژیمی دیکتاتۆری سەددامدا هەموو شتێک مردبوو دامرکا بوو بۆیە خەڵک برسیەتیان دەچەشت و کۆڵەوار بوون بەڵام هەستانێکی جەماوەریمان نەدی ئێران هەموو ئەوانەی دیوە هێشتا بیرەوەری 2 ساڵەوە پێش کە 3 میلیۆن نەفەر لە تاران هاتنە مەدان و هاواری مەرگ بۆ دیکتاتۆریان کرد ئەوانە لە بیر نەچۆتەوە بۆیە ئەم ئەگەرە کە لەوانەیە بێتە هۆی سەرهەڵدانێک لە ئێران زیاترە هەرچەند ئەوەش 100% پێشببینی ناکرێت ئۆپۆزیسیۆن چی دەتوانێت بکە بڵێ ئەمە پرسی گەورەی ئێرانە لە ڕاستیدا پرسێکی سیاسی گەورە لە ئێران ئەو مەسلەی ئۆپۆزیسیۆنە ئێستا کۆبوونەوە و دیالۆگ و جاری وایە بە سرت و خورد بەنهێنی جاری وایە بە کۆنفرانسی ئاشکرا ئەوانە زۆرن لە ناو ئۆپۆزیسیۆنی ئێرەنیدا تا ئێستاش کە من لە خزمەت جەنابەتدام من یەکگرتنێکی گەورە و یەکلاییکەرەوە لە ناو ئۆپۆزیسیۆنی ئێراندا نابینم بەڵام لێک نزیک بوونەوە لە چاو ساڵان زۆرترە من هەر دەتوانم ئەوەندە بڵم هاوڕێکی ئێرانی پێیگوتم یەکێ لە گرفتەکان کە لە ناو کۆمەلگای ئێرانیدا هەیە هەموو هەلوو مەرجەکان بۆ شۆڕشێکی سەرتاسەری لە ئێراندا هەیە بەڵام گرفتە سەرەکیەکە لەوەدایە کۆمەلگای ئێرانی پێویستی بە ڕێبەرایەتیکردنە ئەو ڕێبەرایەتیکردنە نییە لەگەڵ ئەو ڕایەدای بێگومانەوە یەکێک لە گرفتەکانە بەڕاستی ناتوانم بڵێمەوە ئایا سەرەکی تری نەیاننا بەڵام بێگومانەوە گرفتێکی گەورەیە نەبوونی ڕابەرایەتیەکی کە خەڵک متمانەی پێ بکەن سەردەمێک جۆرێک بە جۆرە شتێکی ئاوا لە ئەو دەورەی بزوتنەوەی سەوزدا سەری هەڵدا بەڵام ئەویش سکپ کرا حاڵی حازریش ئێمە وەکو ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەبینین کە خاوەنی ڕێبەرایەتیەک یا ئۆرگانیزمێک نییە کە هەمووان متمانەی پێ بکەن ئەو باڵباڵ و پەرەمپەرەم بوونە هێشتا هەیە باسم کرد کە دیالۆگ و مەیلێک بۆ نزیک بوونەوە زیاترە بەڵام تا ئێستاژ ئەو گرفتە چارەسەر نەکراوە ئەمە بۆ ئۆپۆزیسیۆنی سەرتاسەری بەڵێن کاک عەبدوڵڵا ئۆپۆزیسیۆنی کوردیش ئۆپۆزیسیۆنێکی پەرش و بڵاوە ئۆپۆزیسیۆنێکی جیاوازە ئۆپۆزیسیۆنەکە نەیتوانیوە هەتا ئێستاش کە لەگەڵ جەناتە ئەم دیدارە ساز دەدەین نەیتوانیوە بەرە ئەوە بڕوا کە بەرەیەک بۆ خۆی دروستکە هاوشێوەی با بڵین بەرەی کوردستانی ئەمەیان بۆ نەخێ نەیتوانیوە و من لەو بڕوادام ئەگەر بێت و کورد و بزوتنەوەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات و حیزبەکانی و لایەنەکانی و کەسایەتیەکانی و هەمووی بتوانن بەرەیەکی ئاوا دروستکەن نەکرد بۆ خۆیان لە ڕوانگەی نەتەوەییەوە قازانجە و بەڕاستی پێویستیەکیان وەڵام داوەتەوە لەو بڕوایەدام لەسەر یەکگرتوویی ئۆپۆزیسیۆنی ئێرانیش کاریگەری پۆزیتیڤی دەبێت بەڵام بەداخەوە تا ئێستا سەری نەگرتووە وڵاهی حقیقەتی زۆر ئەمە لێکدانەوە و زۆر لێکۆڵینەوەی زۆرتری دەوێت بەڵام ڕنگ بێ ئێستا باشتر بێ بەڵام چەند ساڵ پێش ئێستا زۆر ئینشقاقات و لێکدابرانوانە هاتن زەمینەکەیان زۆر ناخۆش کرد زۆریان ئاڵۆز کرد ئێستا وردە وردە ئەو برینانە خەریکن ساڕێژ دەبنەوە ئەزانی گرفتەکە لە چیدا هێندەی ئەوەی کە گفتگۆمان لەگەڵ ڕێبەرانی کوردی ئێراندا کردووە هەموو جەخت لە گرنگی ئەم مەسەلەیە دەکەنەوە یعنی لە چەند ساڵ لەمەوە بەرەوە هەتا ئێستاش بەڵام هەتا ئێستش نەکرا پێمان بڵێ بووە ناکۆچیەکان ئەوەندە قوڵن ناوەڵە
وڵی کاک بەڵێن ڕنگ من هەرەوەندە دەتوانم بڵێم من خەتای خۆمانی تێدا نابین. ئێمە پێشنیار دەربووین، دەست پێشخەر بووین و ئامادە بووین و هەین بووی. ناڵم تەنها خەتای خەڵکی دیکەیە بەڕاستی گرفت هەن لەسەر ڕێدا، ناڵم نیەتەکان خراپن، بەڵام ئێمە خۆمان باهین نازانین، بە تاوانبار نازانین، بە خەتابار نازانین لەوەدا. با پێت بڵم کە ئەو ئینشقاقاتە وای کردووە دوو لایەن بە ناوی حیزبی دیموکراتەوە قسە بکەن، وای کردووە خەڵکانی تریش هەن بە ناوی کۆمەڵە قسە دەکەن بێزگە لە ئێمە. منەوە لێرەوە پێت دەڵم ئەگەر بێت و شتێکی گەورە سەر بگرێ، من ناڵم لەگەڵ هەر کەسی تر کە ئاڵایەکی هەڵگرتەوە بە ناوی کۆمەڵە قسە دەکا ئێمە لە دوو بە دوویدا حازرین هاوکاری بکەین. بەڵێ حازرین تێکەڵ بینەوە گفتوگۆ بکەین وانە، بەڵام ئەگەر بەڕاستی بەرەیەکی گەورە ببێ کە هەمووان بەشداری تێدا بکەن، ئێمە سەرڕایەوەی ئەو ئینشقاق و ئینشعاباتە زۆر بە مەنفی و بە ناحەقی دەزانین، بەڵام ئەمە ناکەین بە کۆسپ لەسەر مەسەلەی بەرە. لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی چەندێک تێگەیشتنیان هەیە بۆ دۆزی کورد لە ئێراندا؟ تا ئێستاش گوتاری زاڵی ئەوان مەسەلەی فێدرالی نەناسیوە، بەڵام لێرەشدا ناتوانانی بڵێ هیچ فەرق و جیاوازی نییە لە چاو 2 ساڵ و 3 ساڵ و بڵێن چەند ساڵ لەوە پێش. ئێستا فێدرالی تابۆ نییە لە ئێران، قەدەغە نییە، خەتی سوور نییە لە ناو ئۆپۆزیسیۆن ئێران، هەموو کەس گوێی بۆ دەگرن و زۆر کەس دەڵێن وەڵاهی خۆشتێکی خراپ نییە و باشیشە و ئیشەڵا لە داهاتوودا دەبێ و ئەوانە. هەندێک لایەنیش هەن بە سەراحەت قبوڵیشیان کردو، لایەنی ئاوا لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەیە کە ئەوەشیان قبول کردووە. من نازانم کەی ئاڵوگۆڕ لە ئێران بێ، بەڵام پێم وایە ئەگەر هەوڵێکی چاکی بۆ بدەین و فشارێکی چاکی بۆ بخەینە گەڕ هەر کوردیژ نین، دەزانی بێزگە لە کورد عەرەبی لێ، ئێران بەلوچی لێ، تورکەمەنی لێ، ئازەربایجان، ئەوانە هەموو هەن. بێزگە لە فارسەکان 5 بڵێن کەمە نەتەوایەتیمان هەیە لە ئێران، یا ئێمە خۆمان بنێتەوە دەزانین تەبعاً وەکو کورد. ئەگەر زەختی چاک بکرێ و کاری چاک بکرێ و برزانین بە زمانێکی گونجاو بیڵێن، بە زمانی بە زمانێکی شەڕ و شەرخوازانە نێڵین، جێی بکەینەوە و نیشانی بدەین چۆن ئەوە دەتوانێت قازەنج و مەسلحەتی دموکراسی پاشە ڕۆژی ئێرانیشی تێدا بێ. لەم حاڵەدا من بە دووری نازانم وای لێ بێ هەندێک بەشی بەرچاو لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئامادە بن لەسەر ئەوە پێکهاتنت لەگەڵ بکەن. حاڵی حازر من دەڵم پێکهاتنێکی فراوان لە ئارادانیە، بەڵام هیچ نەبێ گوێی بۆ دەگرن و هەڵ نابەزنەوە و هەندێک لایەنیش تەئیدیشی دەکەن. کاک عەبدوڵڵا دوا پرسیارم، ئەم پرسیارەیان نامەوێت وەکو سکرتێری گشتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران وەڵام بدەیتەوە، دەمەوێت وەکو خودی عەبدوڵڵای موحتەدی هەلومەرجێک لە خاوەڕمیانەدا هاتۆتە ئاراوە باکووری ئافریقا، ژمارە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەوەی کە پێی دەڵێن بەهاری عەرەب. ئێران لەژێر کۆمەڵێ فشاری گەورەی نێونەتەوەییدایە، قەیرانی ناوخۆیی ئێران هەیە وەکو باسمان کرد. چەند چاوەڕێی ئەوەی کە گۆڕانکاریەکی بنەڕەتی لە ئێراندا ڕوو بدە؟ پێم وایە ڕوودەدا، درەنگ یا زوو ڕوودەدا. دیارە ڕنگ بێ بڵێ خۆ قسە لە مێژە کراوە، کاکە ئێوەش و خەڵکی تریش و ئۆپۆزیسیۆنی ئێرانی و کورد و هەمووی خۆ لە مێژە پێمان وایە حکوومەتە دەبێ بڕوە. کاک بەڵێن فەرقی لەگەڵ جارانەوەی ئێستا هەموو کەس وا دەڵێ، هەموو کەس بڵێن چاوی لە سەعاتەکەیە بزانێ کەی ڕژیمی ئێران دەگۆڕێ و ئاڵوگۆڕێکی بنەڕەتی دەبێت. من بە تەبیعەتیش ڕەشبین نیم زۆر، پێم وایە دەبێ و پێم وایە دەشبێ ببێ. من پێم وانەیە تازە ئەم ڕژیمە و ئەم سیستمە قابلی دەوام و مانەوە بێ لە دوای ئەو هەموو گۆڕانکاری جیهانیە و هی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. یعنی وەکووایە پێم بڵێ دەرفەتێک بۆ ڕیفۆرم لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا نەماوە. نە لەباری یاسائیەوە
نە لەباری ئەو کەسان یعنی یاسای بنەڕەتی و دەستوری کۆماری ئیسلامی ڕێگە بەوە دەدا نە ڕێفۆرم خواز ماون کاکە خۆ ئەوە نییە بڵێ خەڵکی ترس لە سەر شەقام سەرکوت کراون ئەمە کووردە و ئەمە چییە و ئەمە کرێکارە ئەومە خوێندکارە ئیسلاح خوازەکان ئەلعان لە زیندانن چێ ئەو ئیسلاحات و ڕێفۆرمە بکە کەس نەماوەتەوە کەسیان نەهێشتۆتەوە بەڵێ یەک شت هەیە ئەویژەوەیە لە هیتلێرەوە بگرە تا سەددام تا ستالین تا چێ لە خۆی دیکتاتۆرتر نییە هەموو ڕۆژێک لە ڕۆژان ناچارن چۆکدا بدەن لە بەرابەر بزوتنەوەی گەورەی جەماوەریدا منەوە بە ڕێفۆرمدا نانێم بەڵێ ئێرانیش لەوانێت چوچ پێدا بدرێ و هیواداریشم وابێ بەڵام ئیتر منەوە بە ڕێفۆرمدا نانێم ئەوەی تر ڕۆژی پێش فەوتانیانە ئەگەر بڵێن شتێکیان قوبول کرد ڕۆژێک لە ڕۆژان هەڵبژاردنێکی ئازادیان قوبول کرد شتێکیان کرد وەڵایترەوە دیارە گوڵۆڵیان کەوتۆتە لێژی مانیعی نییە و قەیناکە ئەگەر ئاوا بێ مەگەر ئاوا دەنا من پێم وانییە تازە چوارچێوەی فکری ئەوان و بەرژەوەندیان و ئەیدیۆلۆژیان و کەسایەتیان و من پێم وایە ڕێگەیەکیان بۆ ڕێفۆرم نێشتوت خۆشەویستانم عەبدوڵای موتەدی سکرتێری گشتی کۆمەڵی زەحمەت کێشانی کوردستانی ئێران میوانی ئەم دیدارە تایبەتەی بەشی کوردی دەنگی ئەمریکا بوو کاک عەبدوڵا زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئێوە زۆر خۆشحاڵ بووم